ئازیزان عیبادەتیش ئیرادەی ئینسان زۆر زۆر باشە. یعنی تۆ وەرە دانیشە من بە ئێواڵ لەم ماوە زۆر بیرم لەوە کردەوە کە ئێمە ئەزانین ئەگەر خوای گەورە لێمان خۆش ببێ ئەوە ئەم دنیاە هەمووی ئاسانە بێت لە بەردەممانە. بەڕێزان باوەڕکەن لە بەردەم ئینسانی ئیمانداری ڕاستەقینە هەموو شتێک ئاسان. ئەوەی یە بە خەیاڵە جاری وای خوای کە ئەوەی یە بە خەیاڵدا جاری وایە خوا ئەیکات. ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب. جا یەکێک لەو شتانە چییە؟ بڕۆ بە خەڵک بڵێ وەرە ڕۆژانە 70 جار بڵێ خوایە لێم خۆش ببە. باشە زۆربەی خەڵک خۆ ئەمەی بیستووە. بەڕای ئێوە تۆ 50 نەفەرە ناسی، لەم 50 نەفەری کە ئیناسی کامیان ئامادەیە هەموو ڕۆژە 70 جار داوای لێ خۆشبوون لە خوا بکە؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەزانێ ڕێز لێ گیراوترین کەسە لای خوا، خۆشەویستترینە لای خوا، هەموو ڕۆژێ 70 جار داوای لێ خۆشبوونی لە خوا کردو. باشە بیر لێکەرەوە خۆی ئەفەرمێ من هەموو ڕۆژە 70 جار داوای لێ خۆشبوون لە خوا. بۆیە هە لە قورئانە خوای گەورە پێ فەرمێ ئەگەر 70 جار داوای لێ خۆشبوون لەو منافقانە بکەی خوا لێیان خۆش نابێ، وازیان لێ بێن. یعنی پێغەمبەری خوا ئەوەندە دڵی باشە ئەوانە کە ئەزانێ درۆ ئەکەن هەر بەردەوام دوعایان بۆکە، بەڵام لەبەری ناخیان پیسە خوای گەورە ئاەتە نێری لە 70 جار داوای لە خۆشبوونیان بۆ بکەی من لێیان خۆش نابم، وازیان لێ بێن. کەواتە 70 جار بۆچی خەڵک نایکە؟ لەبەری ئیرادەی زەعیفە. 70 جاری بەلاوە زۆر. دەی تۆ ئەگەرەکەی ئیرادە و بەهێز بێ وەرە دانیشە 70 جار ئاەتێک کە استیغفاری تایە. ربنا اغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين. چەند جار ئامادە دەریک. ئیمانداری ڕاستەقینە ئیرادەی زۆر زۆر بەهێز. دڵنیا بن ئێستاکە لەسەر ئەم ئەرزە 8 ملیار نەفەری لێ کێ زۆر زۆر خاوەنی ئیرادەیەکی بەهێزە ئیتر کەس نییە لەو ئیرادەی بەهێزتر بێن؟ دڵنیا بن ئیمانداریشی ڕاستەقینە کەس نییە لەو ئیرادەی بەهێزتر. ئەسڵەن بەڕێزان هیوا هەیە زۆربەی ڕۆژەکانی ژیانی بە ڕۆژۆ تو بیری لێکرد پرسی و ئیرادێ هیوا هەیە هەموو ڕۆژێ هەموو شەوێ شەو نوێژ هیوا هەیە بۆ نمونە بەردەوام لە وەزعێکایە هەموو ئەو شتانەی کە حرامە بەردەوام لە دەور و بەریایەتی دەستی بۆ نابە سەیری ناکە. ئەم بۆچی؟ ئیرادەی بەهێزە. هیوا هەیە ئێستا لە زیندانە عەزابی ئێن عەزاب حتا پارچە پارچەیەکەم یەک قسە ناکاکە هەستکاکە خوای گەورە لێ ناڕازی. بیری لێکەرە ئێمە بەچی ئیرادەی بەهێز؟ بە پشتبەستن بەخوا و بە عیبادەتکردن. عیبادەت ئینسان ئیرادەی ئینسان زۆر زۆر بەهێزەکە. یعنی عیبە بووی عیبە بۆ گەنجێکی موسڵمان بڵێ وەڵام من هەرمێ سەعیکەم و بۆم ناکرێ و کەم سەعیەکەم و ئێتۆ ئیرادەی ئەو نییە دانیشی 33 جار بڵێ ئەڵڵاه ئەکبەر. ئێستا وەرن بڕۆن تەماشای خەڵکن باوەڕکەن هیوا هەیە ئینسانی چاکە. من خەڵکی وا ناسم پیاوێکی زۆر زۆر ڕێک پێک و چاکە موسەقەفە شارەزایە بەڵام تەنانە نوێژیش ناکە. بەڵام بۆ لەبەرەوەی زۆر یاویەتی بەدەم نەفسی خۆیەوە. ئەها نەفس وەکو چۆن ئەها دایک و باوکتان بینیوە مناڵەکەی زۆر زۆر ئیتر نازەکا و هەرچی بڵێ هەر بەگوێیەکەن و ئیتر لە دوورەوە دڵە خەریکە شەقەبە. ئەوانەی بێ ئیرادەن وەکو ئەو دایک و باوکەوان ئیتر نەفسیان داوای هەر شتێکی کرد ئەڵێن بەسەر نفسی ئەڵێ کورە بخەوە ئەخواوێ نفسی ئەڵێ بڕۆبی خۆ ئەخوا نفسی ئەڵێ جارەسی تەلەڤیزۆن کە ئیتر سەیری ئەکا
ئەوەنە مەیە بەدەمیەوە هەرێکێک لە ئێوە ئەوەنە مەیە بەدەم نەفسی خۆ شتی خۆش زۆر زۆرە بەڵام تۆ چیەکەی مەسەلەن گوناهە گەورەکان ناکەی ئۆکێ بەرەبەرە گوناهە بچووکان ناکەی باشە فەرزەکان جێبەجێیەکی بەرەبەرە سونەتەکانیش جێبەجێیەکی نەخێر هەندێک ئیش هەیە ئەسڵەن ئیشێکی زۆر زۆر سادەیە بەڵام تۆ هەستەکەی خوای گەورەمەی پێخۆش ئامادەی دانیشی بی تۆ ئینسانێکی لەو جۆرەبی ئەزانی ئیرادە چەند بەهێزە بێن لەبەر بەگوێم بکەن زۆر زۆر بەجددی بۆ نمونە نوێشکردن ڕۆژی پێنج جار لەو کاتانە ئیرادی ئینسان بەهێزە من ئەمانە ناڵێم بە تۆ من لەوە چێت تۆ کەسێکی کۆمۆنیست بێسە گوێ لە من گرتووە من ڕەفیقێکم هەیە کۆمۆنیستە لە ماڵێکی شوێعیا گەورە بۆ باوەڕی بە هیچ نییە ئێستا وازم باوەڕی بەخوا هەیە یانی بەڵام لە ژیانیان نوێژێکی نەکردووە باشە با بڵین تۆ کەسێکی لەو جۆری بەڵام جوان لە قسەکانم بیرکەرەوە ئەگەر تۆ پەیوەست بی و ئیلتیزامە هەبێ ئیرادەت بەهێزە بێ ئاوا ئەکەی جاری وا هەیە شتێتە سەر شاشەکە تۆ فەرقی هەیە لەوەی بتوانی سێریکە یا سێری ئیرادەت بەهێزە بێ یعنی ئەوەنە ناز مەیە بە نەفسی خۆت دڵنیا بن مرۆڤی سەرکەوتوو یەکێک لە هۆکارەکانی سەرکەوتنەکەی خۆ کۆنتڕۆڵکردنە ئێستا بۆ نمونە هیوا هەیە ئەڵێ باشە ئەم ئەوروپیانە کە بۆ ئەوان عیب نییە کە بۆ ئەوان مەسەلەن بەلایەن و حەرام نییە چۆن تاقەتیە سعیەکە ئەی بۆ ناچێ بۆ بار وانە ئەی بۆ ناچێ بۆ لای کچە خۆشەویستەکەی بۆ دانیشتووە ئەی خۆ لە ئەوروپاش و لە ئەمریکاش لە ئەوروپاش و لە ئەمریکاش ئەم دنیاە بەچی پێشکەوتووە سەدان گەنج لەو ئەمریکایە لەم ئەڵمانیایە لەم ئەوروپایە دانیشێ شەو تا بەیانی خەریکی پرۆگرامین شەو تا بەیانی خەریکی فێربوونی زمانێک مطالعاکە ئەخوێنێتەوە بۆ هەموو کتێبە کێ نووسێتی بەس ئەوەی لای خۆمان ئەوەنە پێیان تۆ بف قەناعەتی نەکردووە قەناعەتی بەخۆ یعنی بە قەناعەت نییە شتەکە بە قەناعەت نییە ئیتر بۆ نمونە من خەڵک زۆرە ناسم لەوانە بۆ ئەوروپا یەکسەر نییە ئەچێ باڕەکان تاقیەکاتەوە مەلها تاقیەکاتەوە ئەچێ بۆ نمونە بەدەم هەوا و ئارەزووی خۆیەوە ئیتر وا ئەزانێ تەواوت بەڵام کە تۆ ئەکەی دیسانە بیتەوە بە ئینسانێکی فاشێت دوایی ماوەیەک دەوێت تاڕیکە فەریە بیتەوە خەڵکی وایە ناسم ماوەیە دەستی کردو بەوەی حەشە حەزری کۆمەڵە بێعقلی زۆری کردو ئێستا بیرەکاتەوە کە هەر ژیان وایە وابی فاشیل دەرەچیت وابی هیچ نابێ بە هیچ ئیتر ئەگەر عاقڵ بێ بیر کاتەوە ئیتر ئێتەوە سەر ئەوەی کە نەخێر ئەبێ بتوانێت خۆی کۆنتڕۆڵ باشە هەر یەکێک لە ئێوە وەرن تۆزێ پێداچوونەوەی خۆتکە ئیرادی خۆت بەهێزکە بیر لە کۆتایی شتەکان بکەرەوە خۆت کۆنتڕۆڵ کە دڵنیا بن خۆت کۆنتڕۆڵکەی چێژێکی زۆر زۆر تایبەت ئەبینی لە خۆ کۆنتڕۆڵکردن یعنی من ئێستا بەتوانم دانیشە وەرە سەیری تیکتۆک و ئینستاگرام کە ئەوە 4 سەعات دانیشە من بەتوانم ئایا دوای 4 سەعاتەکە دڵخۆشی نه ئەی ئەگەر ئەم 4 سەعاتە بەجددی سعی بکردایە دوای 4 سەعاتەکە دڵخۆش بووی بەڵێ ئەی بۆچی ئەمەیان ناکەی ئەوەیان نەکەی لەبەر ئەوەی خۆتەی بەدەست هەوا و ئارەزووەوە شوێنی چێژ ئەکەوی چێژ جیاوازە لە دڵخۆشی جوان لە قسەکە تێبگەن چێژ جیاوازە لە دڵخۆشی خۆشبەختی لە دڵخۆشیە خۆشبەختی لە چێژان نییە بۆ نمونە تۆ کە ئەچی بەدەم چێژەوە دوایی پەشیمانە دوایی دڵی ناخۆشە بەڵام کاتێک کۆنتڕۆڵی چێژەکە دەکەی دڵی خۆشە بێ لە ئایندە چێژی باشتر لە کاتی باشتر بە تامی خۆشتر یێتە بەردەم
بەڵام ئەبێ ئێستا بتوانانی خۆت